معاشەکەی جوانە معاشەکەی جوانە. ئازاد حەمە خورشید فارس خاوەنی دەستەواژەی معاشەکە و جوانە. ئەو دەستەواژەی گزارش بوو بۆ ڕەتکردنەوەی غەدر و ناحەقی و ستەمکاری دەسەڵاتی کوردی و ئەوانەی بوونە پارێزەریان لە تەمەنی 68 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. دیارە و مەقولەی مامۆستا ئازاد کە لە ڕابردوو وتی معاشەکە جوانە، ئەم ڕۆژێمە هەمومان ئەڵێ معاشەکەمان جوانە. ئەین تاکوی ساوکەم و کوڕیانە لەو ڕۆژاوە بۆ ئەم ساتە وەختە چارەسەر نەبوون. گرفتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن، کەم ناکەن، کەواتە معاناتەکانیشمان زیادی کردووە، کەمی نەکردووە. تەمە ناکەین داهاتوو هەرێمی کوردستان پێداچوونەوەیەک بە سیستمی موچە و بە ژیان و گوزەرانی مامۆستایانە بکات و بەواقعی کەرتی پەروەردە لە بەرچاو بگرێت، کەرتی خوێنی باڵا لە بەرچاو بگرێت. ئەم دوو کەرتە بەلایەمەوە زۆر گرنگە. ئەگەر هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاویان بکات و بتوانێت ژیانیان بۆ دابین بکات، تاکو بتوانینەوەیەکی بەرهەمتر لە داهاتوو پێبگەێنین بۆ ئەم نیشتیمانە. بەهۆی ئەو دەستەواژەیە و مامۆستا ئازاد ناوبانگی دەرکرد بوو. هاوڕەکانی لە پرسەکەیدا دەڵێن مامۆستا ئازاد بوو بە سومبولی ناڕەزایەتیەکان دژی ستەمی ئەوانەی بوونەتە ڕێگر لە بەردەم سندنی مافی خوراوی هاوڵاتیان و موچەخۆران. یعنی بەڕاستی بە قوڵپی دلگیریانەوە کە من جوم سار جارە سەرێکم لێدا ئەو سازانیم خیانەتکاری ئەم دەسەڵاتە چۆنە. یعنی بەڕاستی نەک هەرموچە ئەیکوا پاشەکەوت، ئەیکوا پلە بەرزبوونەوە، ئەی لێ بڕین، ئەی خزمەت گوزاری بۆ شارەکان، ئەی بۆ شارۆچکەکان، ئەی نازانم هاوڵاتی بوون نەماوە. مامۆستا ئازاد مرد، بەڵام بەڵێنتانە دەمێ نەزبەتین ئازاد بێ. سەدان ئازادی تریش بڵێم مەعاشەکەتان جوانە دەسەڵات کەوتی دەسەڵات دەتوانم بڵێم لە وشەی مامۆستا ئازاد زۆر سوکترە. وشەی مامۆستا ئازاد کەوتی مەعاشەکە جوانە فڵان، دەسەڵات زۆر لەوە قورسرە، چونکە وشەی جوان بوو کە مامۆستا ئازاد بە دەسەڵاتی وت. هاوڕەکانی بازلەوە دەکەن مامۆستا ئازاد بە ئاواتی دادپەروەری و گەڕانەوەی موچەفەوتاوەکانیان سەری نایەوە. لە سای ئەم حکومەتە زۆرینەی هاوڵاتیان بە ئاواتی ژیانێکی خۆش و شایستە دوجار سەردەنێنەوە. دەسەڵات باکی نییە و ئەوانەشی دەیان پارێزن دەستبەرداریان نابن. دەردی مامۆستا ئازاد دەڵێت معاشەکە و جوانە، بەرگری لە کێ دەکەیت؟ ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.